من لە ساڵی 1964ەوە خوا لە خۆشوو خەواڵی گەورە مام جەلال مناسیوە وەختەکە هەرزەکار بووم هەستم کرد کە چ ڕۆحێکی تایە بەرامبەر بە هونەر و تەشجیعی هونەرمەندان هەرە وەختێت یەکەم کەس کە منی تەشجیع کرد لە ئەم ڕێڕەوا بەردەوام بم ئەو بوو کە لە نەورۆزی کرژە ساڵی 1964 بینیم و بە ڕوویەکی گەشەوە بە برادەرەکانی تیڤی مۆسیقای مەولەویوت ئەم کوڕە گەنجە پشتی بگرن هونەرمەندێکی بەتوانێت لێ دەرەچێت. بێگومان بە درێژای ئەو سەردەمە تا ئێستا هەمیشە هەواڵ مام جەلال پشت و پەنای هونەرمەندان بووە لە هەموو کارەکانیانە بەدەمیان بەدەم هونەرمەندانەوە هاتووە چ وەکو پەیمانگای هونەر جوانەکان چ وەکو سەندیکای هونەرمەندان چ وەکو یەکێتی هونەرمەندانی ئەو سەردەما چ وەکو هونەرمەندان بکە بە چوونە لای بۆ کێشەکانیان بۆی بۆیان چارەسەر بکە هەمیشە بەدەم هونەرمەندانەوە بۆ لە خەمەکانیان بووە چی پێداویستیان هەبوو بۆی ئەنجام داون لەگەڵ تیپە هونەریەکاندا لەگەڵ کەسایەتە هونەریەکاندا هەمیشە پاڵپشتێکی گەورە بوو بۆ هونەرمەندان. خۆزگە لەم سەردەمەشە ئەم بەرپرسانی کە هەن بە هەمان ڕێچکە ڕۆشن بڕێەوە ئەو پاڵپشتیان بۆ هونەرمەندان و بۆ کەلتوری نێتەوەکان دووپا دەکردەوە بەڕاستی هەواڵ مام جەلال کەسێک بوو دووبارە نابێتەوە. لە یادی جەنابی مام جەلالە یادی بەخێر حەزەکەم چەند حەقیقەتێک سەبارەت بە بۆچوون و هزری ئەم پیاوانە بەرامبەر بە هونەر و ڕۆشنبیران کە هەموو جارێ ئەی فەرموونان و ئازادی بۆ هونەر و هونەرمەندان و ڕۆشنبیران ئەبێ دابین بکرێ. لە ڕاستی ئەم پیاوە هەردەمێ بوو لە قیمەت و بەهای هونەر و هونەرمەندان گەیشت بوو بۆیە زۆر جار کۆبوونەوەی پێکردوین زۆر جار بیرروڕای ئێمەی وەرگرتووە خۆشی بەڕاستی بیرروڕایەکی جوانی هەبوو لەسەر هونەر و هونەرمەندان تێگەیشت بوو کە مەرحەلەی ئێستامان مەرحەلەیە کە پێویستە هونەر و هونەرمەندان ڕۆشنبیران دەور ببینن بۆ پێشخستنی نەتەوەی کورد سەردەمی چەک و سەردەمی شاخ و ئەمانە دەوری خۆی بینی و تەواو بوو بەڵام ئیتر پێویستە ناساندنی ئەم میلەتەمان و پێشخستنی ئەم میلەتی کوردە بە هونەر و هونەرمەندان و بە ڕۆشنبیران بێ بۆیە ئەو لە قیمەتی ئەم هونەرە گەیشتە بوو. بەڕاستی جێی شانازیە بۆ ئێمە بە تایبەتی هونەرمەندان کە ماوەیەکی دوور و درێژ لە قات و قڕێکە مام جەلال بە تەنگمانەوە هات موچەی بۆ هونەرمەندان و ڕۆشنبیران بڕێوە لەو کاتا کە زۆر زەڕور بوو و زۆر پێویست بوو بۆیە ڕۆڵ و دەوری ئەم بەڕێزە ئەم یادی بەخێر بێ مام جەلال و جەنابیان بەڕاستی تەواو نابێ باروە بە دوو قسە کە من لێرە ئەیکەم هەر ئەوە ناڵێم ڕۆحی شاد بێ. پشتیوانی ئەو جەماعەتەی بەرنامە کە زۆر جار خۆشمان دەگرێتەوە بە قسەکانیان با قسە خۆیان بکەن باش لێ خۆیان بڵێن چێ بەعزە جار هەندێک لە برادەرە مەسئولەکانمان حازز بن بکە قسەیان کردووە خۆ گولیان تێنەگرتن ئێوەش قسەی خۆتان بکەنەوە لەو قسە ئالگۆڕکردنە دەگەینە نەتیجەیەکی باش. یادی چوارەم ساڵی کۆچی دوایی ڕابەر و دڵسۆز و نیشتمان پەروەر و پێشمەرگە و هەموو سیفاتە جوانەکان لە خوا لێ خۆش بووە لە مام جەلالە کۆبوو بۆ بەڕاستی
لە بۆنەیەکی ئاوا ناکرێتکەوە قسە لەسەر کەسایەتی مام جەلالی ڕەحمەتی بکرێت. من ئەوە نەئەڵێم، پیاوێکی دڵسۆز بوو، پیاوێکی کۆڵنەدەر بوو و هەروەها ڕێز و حرمەتی زۆر ئەگەر لە ئەدیبان و هونەرمەندان و ڕۆشنبیران. فەزڵێکی زۆر زۆر گەورەی بەسەر ئێمە ومانانەوە هەبوو لە دروستکردنمانە، لە ڕێنماییەکانیە. ئیتر وەسف و سەنای ئەو پیاوە تەواو نابێت. بەداخەوە ئیتر بڕوا ناکەم کەسێکی تر هەبێ جێگەی بگرێتەوە. قسەکردن لەسەر کەسایەتی جەنابی مام جەلال کارێکی زۆر قورسە، بەڵام ئەوەی کە گرنگە خەڵک بیزانێ مرۆڤێک لە گەرمەی کاری شۆڕژگەڕێتی و خەباتی چەکداریە بیر لەوە بکاتەوە کە دروشمینان و ئازادی بۆ هونەرمەندان و ڕۆشنبیران بەرز بکاتەوە بە شێوازێکی پراکتیکی جێبەجێ بکە و بیکاتە دروژمێک کە هەموو حیزبەکەی ڕێزی لێ بگرن و کاری لەسەر بکەن. ئەمە خۆی بۆ خۆی گەورەیەکی زۆر مەزنە. ئەو پیاوە هەموو جارێک بێمە و دەوی من لە هونەر نازانم، بەڵام لە گرنگی هونەر ئەزانم کە ئەمانە مانایەکی زۆر قۆڵی هەبوو. بۆیە تا ئەو ساتەی جەنابی مام جەلال لە ژیانە بوو، هونەرمەندان و ڕۆشنبیران لە هەموو کوردستانە ئایانتوانی بە ئازادانە کارەکاری خۆیان بکەن و جەنابی مام پاڵپشتێکی زۆر گرنگی هونەرمەندان و ڕۆشنبیران بوو و زامنی ئازادی نووسین، ئازادی دەربڕین، ئازادی کاری هونەری، ئازادی کاری ڕۆژنامەوانی بوو لە هەرێمی کوردستانە. گەورەی مام لە گەورەی پاڵپشتیکردن و دامکردنی کاری ڕۆشنبیری هونەریدا خۆی ئەبینێتەوە بۆ ئێمە لە پاڵ ئەوەی کە خۆی بۆ خۆی کەسایەتیەک لەسەر ئاستی جیهان، خۆی کەسایەتێکی گەورە لە ئاستی هەموو کوردستانی گەورە، خۆی بۆ خۆی کەسایەتێک کە ڕەنگە بەسە ساڵی کە لەو کەسایەتێ دووبارە نەبێتەوە.